سڵاو بەڕێزانە کاتتان باش بەرنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. ئەم هەفتەیە بەدەر لە بابەتە سیاسی و ئابوووریەکان و بە میوانداری بەرپرسی لقی دەستگای نێودەوڵەتی پێشمەرگە لە سلێمانی باز لە کار و چالاکی ئەو ڕێکخراوە دەکەم. ئاشکرایان ڕێکخراوە لە ساڵی 2009 لە بەریتانیا دامەزرا و لە ساڵی 2014 هاتووەتە هەرێمی کوردستان و تا ئێستا 17 لقی لە تەواوی شار و شارۆچەکانی هەرێمی کوردستاندا هەیە. پرسیارەکە ئەوەیە دامەزراندنی ئەم ڕێکخراوە بووە و کار و ئامانجەکانی ئەم ڕێکخراوە لە ماوەی ڕابردوودا چییە و پلان و بەرنامەکان بۆ داهاتوو چی دەبێت، ئایا تا ئێستا توانێتی چی بکە و ئەو هاوکارانی کە پێشکەش با چین و توێژەکانی کۆمەڵگەی کردووە لەسەر چی بنەمایەک بووە. هەموومان دەکەمەتەوەی وەڵامی زیاتر لە بەرپرسی ڕێکخراوی دەستگای نێودەوڵەتی پێشمەرگە لە سلێمانی وەردەگرم. شاوڵخان سپاس بۆ ئەم دەرفەتە. زۆر سپاس بۆ هەموو بینەرانی کەناڵی سلێمانی. سپاس بۆ بەڕێزیش ئەم دیدارە. زۆر سپاس. دامەزراندنی ڕێکخراوی دەستگای نێودەوڵەتی پێشمەرگە لە ساڵی 2009 بۆ و ئەم ڕێکخراوە تا ئێستا توانێتی چی بکات؟ بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێزت. بێگومان دەستگای نێودەوڵەتی پێشمەرگە بۆ کاری مرۆیی IPHF لە وڵاتی بەریتانیا دامەزراوە لە ساڵی 2009. ئەم دەستگایە تاکە ئامانجیەوەیە کە خزمەتی پێشمەرگە و کەسوکاری شەیدام کات بە بێ جیاوازی. هەمومان دەزانین کە لە پێش شەڕی داعشدا پێشمەرگە تەنها لە کوردستانە بوو، یعنی ناوشتی ئەناسرا، بەڵامەوە بوو لە دوای شەڕی داعش لەبەرەوەی شەڕێکی جیهانی بوو هەر تەنها لە کوردستان نەبوو، پێشمەرگە بوو بە نێودەوڵەتی ئەچیتە هەج وڵاتێکەڵی پێشمەرگە یەکسەر ئەناسرێت. ئەوە بووی تر ئەم دەستگایش زیاتر بەبوونی ئەوەوە حەزیان کرد کە ناوی پێشمەرگە هەبێت لە نێودەوڵەتیە وەکو دەستگایەکی ڕەسمی. ساڵی 2009 دەستگای دامەزرا و دواتر وەکو فەرعێک هاتە کوردستان و حەڤە لە قیلێ بۆ لەسەر جەم شار و شارۆچکەکان سابوونیەتی هەیە. باشە کە نێودەوڵەتیە تەنها بە ناو نێودەوڵەتی یاخود نەخێر لە تەواوی ئەوروپا ئەم دەستگایە یعنی چۆن شەرعەتی دانپێدانانی هەیە لەسەر ئاستی عالەمی ناسراوە. ئەم دەستگایە لە وڵاتی بەریتانیا دانپێدانانی ڕسمی پێدراوە وەکو نێودەوڵەتی و جگەلەوەی لە وڵاتی بەریتانیا لە وڵاتەکانی ئەڵمانیا و شارەکانی تریش هاوکاری زۆر ئەکرێت و دامەکرێت بە تایبەتیش لە هەرێمی کوردستان. مەهام و کارنامەی ئەم دەستگایە چییە؟ بۆ نمونە ئێوە چۆن واتان کردووە کە لەسەر ئاستی نێودەوڵەتی و ناوخۆی و تەنانەت ئیقلیمیش هاوکاری ئەم دەستگایە بکرێت، یعنی بنەمای ئیشکردن و کارکردنیەوە بە شێوەیەکدا ڕێژراوە کە جێ قەناعەتی ئەم لایەنانە بێت کە بتوانن لە دەوری دەستگاکە کۆی بکەنەوە. بەڵێ بێگومان و باسم کرد ئامانجوان کە خزمەتکردن کە سوکاری شەیدان و پێشمەرگەی بە بێ جیاوازی لەبەرەوەی ئێمە شتێک کە لێرەیە لەم دەستگایە زۆر گرنگە جیاوازی نەکردنە لە بینی تاکەکانە کە ئەمە فڵانە حیزبە ئەمە فڵان حیزبە ئێمە جیاوازی ناکەین، هەمویان وەکو یەک کۆکەینەوە کەوت پێشمەرگەی تر تاو خزمەتی کردووە ئەو کەسە بەڕۆح بە گیان هەوڵیاوە لە پێناوی خاکی پیرۆزی کوردستان. یەکێک لەو کۆکارانەی کەوای کردووە هاوکاری زۆر و پاڵپشتی زۆرمانەکرێت ئەمەیە کە جیاوازی ناکەین. خاڵی دووەمیان ئەوەیە کە ئێمە هەتاوەکو خزمەت بە پێشمەرگە بکەین هێشتاکەمە هەموو شتێکی ڕوون و ئاشکرایە، هەتا خزمەت بکەین هێشتاکەمە، هەتاوەکو خزمەتی ئەو ئافرەتانی کە سوکاری پێشمەرگن کەین هێشتاکەمە، چکە ئێمە لە ڕووی ئەوەی کە جگەی خزمەتی پێشمەرگ کە سوکاری شەیدانەکەین خزمەتی کەرتی پەروەردەکەین، خزمەتی کەرتی تەندروستیەکەین و بە تایبەتی منداڵان یان ئەو بەهرەشتانی کە لە ئافرەتە هەیە هاوکاریانەکەین. باشە من حەزەکەم یعنی بەفعلی چەند نمونەیەکم بیت لە مەوەی کارکردنی ئێوە کە لەسەر ئەم سێکتەر وبارانەی شتان کردووە فعلەن ئەوەی کە وتوتانە لە ئەمری واقعی جێبەجێ کراوە. بۆ نمونە لە سێکتەری پەروەردە و تەندروستی چی کراوە؟ لە سێکتەری تەندروستی تا ئێستا زیاد لە 1800 پێشمەرگە لەم دەستگایە چارەسەری وەرگیراوە لە هەرێمی کوردستان و لە دەروی هەرێمی کوردستان و زائیدەن لە سێکتەری کەرتی پەروەردە ئەو منداڵانی کە پێویستیان بەوە بووە لە قوتابخانەکان بخوێنن بەڵام باری مادیان باش نەبوو ئێمە هاوکاریمان کردوون. جگەل لەوە کە ئێمە زۆر بابەتێکی تر لەسەری ئێمە زۆر یعنی وەکو دەستگا زۆر پاڵپشتی و هاوکاریمان کۆ کردوێتەوە ئەو بۆ کە هەڵمەتێکی 132,000 واژوومان کۆ کردەوە هەڵمەتێکمان ڕاگەیان کە ئەو هەڵمەتە بریتی بوو لەوەی کە ڕۆژێک هەبێ بەنای ڕۆژی نیشتیمانی پێشمەرگە چۆن وەکو وڵاتانی تر ڕۆژیان هەیە سوپاکانیان ئێمەش ڕۆژێکمان هەبێ بەنای ڕۆژی نیشتیمانی پێشمەرگە و هەموو کاتی بتوانین ئەو یادە بکەینەوە. ئەو بوو 132,000 واژوومان کۆ کردەوە بۆ پێشکەشی پەرلەمانمان کرد، بەڵام بەداخەوە پەرلەمان تا ئێستا هیچ جەرسەیەک کۆ نەبووە دەسەبارەت بە ئەوە هەر پرسیار و بەڵام پێش پرسیارەکەی من کەوتی وەڵامەکانت بۆ پەرلەمان لەسەر بابەتە کۆ ناوێتەوە. ئایا دەستگاکەی وەکو لایەنی یاسایی هیچ گرفتێکی هەیە؟
یا خۆ وەڵامی پەرلەمان بۆ ئەمە چی باری خۆ بابەتی پێشمەرگە یعنی پەیوەندی بە هەموو ڕاهەندەکانی حکوومەتەوە هەیە لە هەر سێکتەرێکە بیگری قەزێکی پیرۆزە بۆ پەرلەمان لەسەر ئەم بابەتە کۆ نابێتەوە. بەڕاستی ئێمە وەکو لایەنی یاسایی هیچ گرفتێکمان نییە. ئێمە لایەن یاساییمان تەواوە باشە بەپێی مادەکان بە پێوەی کە ئێمە ڕێکخراوی دەستگایەکی NGOین ڕێکخراو نادەستگاین دانمان پێدراوە بەڵام ئایا ئێمەش پرسیارەکەین لە پەرلەمان ئێمەش جیعنی من دووبارە حەزەکەم لە ڕێم بەرنامەیەوە هەر پێشکەشی ئەو داواکاریە بە پەرلەمان بگەێنم بۆچی لە کاتێکدا لە هەر وڵاتێک ئەگەر 100,000 واژوو کۆ بکرێتەوە پێویستە پەرلەمان ببوون و نەبوون بە پێی یاسا کۆبوونەوەی خۆی ئەنجام وەڵامیوان تا ئێستا چی بوو؟ تا ئێستاوان هیچ وەڵامێکیان نیە ئەچین بەڵێنمان پێدەن کە کۆ بینەوە بەڵام هەر کۆ نابنەوە یاتە ئەگە تۆ ڕۆژەکەش هین نەکەی دابین نەکەی هیچ هەر کۆبەرەوە کۆبەرەوە لەسەری جەرسێ کۆبەرە باسی بکە ئایا 2,000 واژوو کەم نییە دەستگاکە ئێوە ناوی پێشمەرگەیە وەزارەتی پێشمەرگە بۆ خۆی ڕەنگە لایانی معنی و سەرەکی بێ بۆ ئەوەی کە ئەم ڕۆژە دیاری بکە ئەوان هەماهەنگیان چۆن ئەوان هەماهەنگی خۆیان دەربڕیوە کە هاوکاری پاڵپشتی ئەم دەستگایە بکەن لە بەروی پێشمەرگەیە هەموو ئەو کەسانەی کە خزمەت بە پێشمەرگە ئەکەن و ڕێبازێکی ڕاست و دروستی کوردایەتیان گرتووە هاوکاری ئەم دەستگایە ئەکەن لە بەروی ئێمە ئەڵێن خزمەت ئەەکەین کۆمەڵێک گەنجین کۆمەڵێک کەسانی ئەکادیمین کۆمەڵێک کەسانی شایستەن و کەسی چۆن ئەڵی سمبولی کوردستانیان تایە ینی نوخبەن لە کوردستانە هاتوونەتە ناو ئەم دەستگایەوە هاوکاریەکان پاڵپشتی ئەکەن لە دەروی کوردستان چەندین کوردانی تاراوگەمانەی هاوکاریمانەکەن لە ناوی کوردستان لە شارەکان هەر هەمووی لە هەولێر چەندین کەسایەتیە هاوکاریمان بۆنە بەشێکی ئەگەر ئامادەی ئەوەی تیادا نەبێت کە ینی هەماهەنگی ڕێکخراوەکە دەستگاکە ئێوە بێ ڕێکخراوەکە ئێوە بێت بەشێکی پەیوەندی بۆ تێڕوانی نەعامەوە نییە کە لە ماوەی ڕابردووی لەسەر کۆی ڕێکخراو و دەنگ و دەستگاکان لە هەرێمەوە بەشێکان کە ڕەنگە لە هەندێک جمگۆ لە هەندێک حاڵەدا ئیستیغلال کراوێ بۆ بەرژەوەندی شەخسی ئێوە چیتان کردەوە بۆ ئەوەی ئەم ڕوویایە لە خۆتان دوور خۆنەوە لاری کەم چۆن وەکەوەی کە هەیە ینی خەڵکتان بینێت بەڵێ بەڕاستی من وەکو بەرپرسی لقی سلێمانی چەندین سەردانیم کردووە بۆ ماڵان ڕائەکانم وەرگرتووە بزانم بۆچی ئەمانە یەکێکە حەزەکە بێتە ناو دەستگاکێکە حەز ناکات زۆربەی باوەڕ و متمانەی بە هیچ شتێک نەماوە بەڵام من کاتێکە ئەچم بۆ ماڵێک ناڵم من لە 100 هەموو شتێک بۆ تۆوەکەم من ناتوانم لە ساسا هەموو شتێک بۆ تۆ بکەم بۆچی بەڵێنیشت پێ بم بەڵام من بەڵێنت پێ ئەم ئەگەر من هاوکاریەکەم بۆ هاولایەن کەسێکیان لایەن بەڕیتانیا و هاوکاریمان بەڵێن بکە بیگەێنمە دەستی تۆ بەڵێنەکەشمان جێبەجێ کردووە چەندین خۆراک و وەرزاقمان بۆ هاتووە گەیاندومانە بەڕوونی ئەوە بوو یعنی ئەم پرسیارە بۆ لایانی ئەو لایەنانەیە کە سپۆنسەری دەستگاکە دەکەن یعنی ئەوان ڕەنگە ئەگەر سپۆنسەری دەستگاکی ئێوە نەبن لە هەندێک حاڵەتدا ڕەنگە پەیوەندی بۆ ڕوویایەوە بکە لەمە ڕابردوو بەرامبەر بە هەندێک لە ڕێکخراوەکان هەڵاستە تا ئەو زۆر تاوە چەندین ڕێکخرا هاتوۆتە کوردستانەوە بەڵێنی بریقەداریاوە چەندین پارەی لە کۆمپانیەکان ڕاکێشاوە بۆ خۆی لە حکوومەت هێرەمی ڕاکێشاوە بۆ خۆی و بەستە نابوو خۆی یعنی کردو کەسیش نازانێ و بوجە و پارێکی لایاتوە باشە کەواتە جیاوازیەکی زۆر فەرمی و دقیقم پێ بڵێ کە ئێوە جیاب کاتەوە لەگەڵ ڕێکخراوەکانی دیکە تاکو قەنەعەت بە کەسێک بکە بە سەرمایەدارێک بە بەرپرسێکی باڵا لە حیزبی لە حکومی کە بێ هاوکاری بکات یەکێک لەو جیاوازی گرنگانی کە لە ئێمە لەم دەستگایە لەگەڵ ڕێکخراوەکانی کە هەیە ئێمە هەر هەمومان خۆبەخشین تەنها خۆبەخشین و لەم وەرەگرین و ئەیگەین نەدەستی ئەو واتە بە هیچ شێوەیەک ئێمە موچەمان نیە لەم دەستگایە ئەگەر موچەمان هەبووە یاخو نەسریەکمان هەبووە و ئەگەر نەمان بەخشیە ئەو کاتەراوەکو ڕێکخراوەکانی کە دەرەچوین بەڵام ئێمە ئینتیمانیشتیمانیەکە و خزمەتکردنەکە و ڕێبازە پیرۆزەکە وای لێ کردوین کە وەکو خۆبەخش کار بکەین و خزمەت باشە بەس پێت وایە دەستگایەکی ئاوا گەورە و زەبەلاح بەکاری مرۆی بڕوا بەڕێگەوە و ڕەنگە چاوەڕوانەکان کەم نەبن لە دەستگاکەی ئێوە یعنی ئەمە کیفایەتە بۆ کارەکانی ئێوە نەخێر ئێمە یان دەبێ هەوڵ و پلان و دیکە هەبێت ئێمە هەوڵ و پلانمان هەیە لە داهاتوودا کە بتوانێت حکوومەت هێرێمی کوردستان نەسریەکمان بۆ بکات بۆ ئەوەی لەم دەستگایە زیاتر خزمەت بکەین لەبەر ئەوە ئێمە هەتا ئێرەکە یعنی توانیمانە ئاوا هاتوین بەڕاستی ماوەی 4 ساڵ لە کوردستان چەندین ئاستەنگیمان هاتۆتە ڕێ چەندین شتمان هاتۆتە ڕێ ئێمە هەر بەردەوام بووین نەوەستاوین بەردەوام سەردانی لایەنەکانمان کردو بۆی هاوکاریمان بکەن بەڵام ئێمە داوا دەکەین کە لە حکوومەت هێرێمی کوردستان بەجددی ئاوڕێکی تەواوەتی لەم دەستگایە باتەوە لەبەرەوەی ئەم دەستگایە بۆ نمونە حکوومەت دەبێت چی بکە یعنی ئەوەیە کە بودجێکی تایبەت بۆ ئەم دەستگایە پێویستە دابین بکرێت ئەگەر موچە نان نەسریە دابین بکرێت لەبەرەوەی نەسریە موچە جیاوازی هەیە
کە تۆ نەسریەک بۆ تۆ دابی نەکرێت پێویستە کارە چالاکیەکانی پێ ئەنجام بدەین بەڵام موچەی تری خودی تاکە شخصی خۆتە ئەگەری ئەوەش دابین بکرێت چکە ئێمە هەر ئاوا نامێنینەوە لە ناو دەستگار خۆ بەخش نامێنین ئێمە پلانمان هەیە لە داهاتوە کە کار و پرۆژەی زیاتر بکەین ئێمە پلانمان هەیە لە کەرتی پەروەردەیە کە بتوانین کۆرسی هین کورسی دابین بکەین لە وڵاتی بەریتانیا چەندین پلانی ترمان هەیە لە دەستگایە بەڵامی تر بە هاوکاری ئەنجامەدرێ بەڵام یعنی وەرگرتنی هەر بوو جۆمین حەیەک لایانی کەم دەبێ دەستگاکەوە لە ڕووی یاسایی و کارگێڕی و تەنانەت داینامیکەوە یعنی بۆ نمونە سەرپی خۆ سابێ ئایا ئێوە خاوەنی ئەم فۆرمە لە ئیشکردن بەڵێ ئێمە خاوەنی ئەم فۆرمەی لە ئیشکردن خاوەنی هەموو جۆرە کارگێڕیەک و یاساییەکی لەناو ئەم دەستگایە کە بە شێوازێکی زۆر یاساییانە ماوەی 4 ساڵ لە کوردستان خزمەتمان کردووە باشە بەڵام بۆ زۆرتر ینی قسەکە لەسەر سلێمانیە کەمتر ڕۆڵیەوە دەبینرێت ئایا خۆتان نەتانویستۆ ڕۆڵەکە لێرێ دەرکەوە یاخود سەرەتاتانە بۆی وا دەرەکە بەڕاستی لە سلێمانی کەمێک کارکردن لە سلێمانی قورسە و بەڕاستی هەندێک کەسایەتی هەندێک کەس هەن تا ئێستا بە بڕوای من لە دەستگا نەگەشتون نە لە کاری ڕێکخراوی تێگەن نە لە کاری دەستگا تێگەن عنی تێناگەن بەڕاستی بە هیچ شێوەیەک دەستگای نێودوڵەتی پێشمەرگە بۆ کاری مرۆیی دەستگایەک نییە سەر بە هیچ حیزب بلایەنێک نییە بەڵام هینەکە لێرە پرسیارەکە بۆچی پارتی زۆر هاوکاریمانەکە پارتی لە هەولێر و لە شارەکانی تر و لە سلێمانیش دەتوانم بڵێم هاوکاریمان زۆر ئەەکەن لەبەر ئەوەی ئیتر دیارە ئەگەڕێتەوە بۆ ئەو ڕێبازی کە گرتووانە ڕێبازی پیرۆزی بارزانانی و کوردایەتیە دیارە ئەو ڕێباز لەبەرەوەی پەیوەندیەکی زۆر نزیکی بە دەستگاکەیەمەوە هەیە کە هەمان ڕێبازمان بە شاوخانی بۆچی ئەم تێگەشتنە وایە خۆ ئەگەر حیزبیش بێت چی عیبێکی تێدایە خۆ لە دنیا کەم نین ئەو ڕێکخراوانەی کە حیزب پاڵپشتیان دەکات بۆ دامینکردنی ژنانێکی شایستە وەلانی کەم ئەو چینوفیئەیە کە پێویستی بە هاوکارەکانی هەر دەستگا و ڕێکخراوێکەیە خۆ ئەگەر واژ بە چی عیبێکی تێدا هیچ عیبێکی تیانە بەڵام کە تۆڵی دەستگایەکی نێودەوڵەتی لە بەریتانیا هاتووە پەیوەندی بە حیزبەوە نیە تەنها ئێمە کوردایەتیە و لە سلێمانیش دەتوانم بڵێم هەموو حیزبەکان هاوکاریمانەکەن سەردانی یەکگرتومان کردووە سەردانی یەکێتیمان کردووە سەردانی کۆمەڵی ئیسلامی ئەوانەمان کردووە هەمووی هینی خۆی دەربڕێ کە هاوکاری ئێمە بکات بۆ نمونە ئێوە کاتێک دەچنە بارەگایەکی حیزبی حکومی یاخود بەرپرسێک ینی ئێوە چۆن ئەمە ڕوون دەکەنەوە کە هاوکاری یۆکایان چۆن قەنەعەتی پێ دەکەن لایانی کەم لەسەر چی ئەساسێک ئەم هاوکاریە پێشش بە دەستگاکەی ئەو بکات ڕەنگە قەنەعەت پێکردن لە وەرگرتنی بڕەپارەی گرنگتر بێت بۆی کە بۆ نمونە هەم لە بەرچاوی خەڵکن لە بەرچاوی ئەوانشی کە چاوەڕێی دەستی ئەوەن هەم سەنەدێکی شەرعی یاسایی بۆ خۆتان مسۆگەرکەن ئێمە کاتێککە ئاچین سەردانی لایەنێکی حیزبی یاخو لایەنێکی حکومیەکەین سەرەتان باسی پەیڕەوی ناو خۆی خۆمانی بۆەکەم و لە دواترە کە باسی پەیڕەوی ناو خۆم بۆ کرد باسی ئەو کار و چالاکیاناکەم کە پێشتر ئەنجاممانداوە لە هەم لە سلێمانی و هەم لە شارەکانی تر و بەڕوونی هەموو کار و چالاکانی خەینە بەردەستی و پێی ڕاگەێنین کە ئێمە ئامانجمان خزمەتکردنی پێشمەرگە و کەسوکاری شەیدانە ئەگەر ئێوەژەتانەوە خزمەتی پێشمەرگە و کەسوکاری شەیدان بکەن تکای هاوکاریم دەستگای ئێمە بکەن باشە بەو هەر خۆی کە ناوی پێشمەرگە ئەهێنی ئەگەر یەکێک هەستی کوردایەتی تیابێت هاوکاری دەکات ئەم هاوکاریانە لەسەر ئەساسی پرۆژە یاخود هەر ئاوا چۆنەڵی بڕ هاوکاریەکە و تەواو ئەم هاوکاریانی کە ئەمانکەن ئێستا لە سلێمانی لەبەرەوەی ئێمە تازەین تقریبن 5 مانگە دەست بەکار بووین ئەو هاوکاریانی کە لە سلێمانی کلاین بەڕاستی ڕێژەیەکی زۆر کەم بووە بەڵام هەر سوپاسیانەکەین ڕێژەکەی کەم بوو بەڵامی تر باش بوو بۆ ئێمە توانیمانە بۆ ڕێژە کەمەش ئێوارە خوانێک ئیفتارێک بۆ ئەو قوتابی خوێندکارانی زانکۆ ئامادە بکەین توانیمانە چەند بڕە دیاریەک لە ڕۆژی مناڵان بۆ مناڵانی نەخۆشخانی مناڵان بنێرین و جگە لەوە توانیمانە کە چەندین سەردانی ماڵان بکەین بە ڕسم و وێنە و چالاکیەکان کە هاوکاری مادی و معنەویمان کردو وەڵا شتێکی باشت برخستمەوە یعنی ئەم دەستگایە ناوی دەستگای نێودەوڵەتی پێشمەرگەیە ئەم هاوکاریان تەنها تایبەتە بە پێشمەرگە یاخود نەخێر بەس تەنها ئەمە ناوەکەی وایە یان لە فۆرمەعامەکەی ئەوانی دیکەش هاوکاریەکانی ئێوە سودمەندی ئێمە کە کاتێ وتمان دەستگای نێودەوڵەتی پێشمەرگە ئامانجی سەرەکی پێشمەرگە و کەسوکاری شەیدانە بەڵام بیرمان کردو سیرمان کرد هەندێک ماڵ هەن هەندێک کەسایەتی هەن نە پێشمەرگەن نە کەسوکاری شەیدانن زۆر زیاتر پێویستی بە هاوکاری کردنە بۆیە ئێمە لێرە گەشتینەوە قەنەعەتی کە جیازی ناکەین لە بینی هیچ تاکێکە و هەتا بتوانین خزمەت ئەەکەین باشە ئەو فیدباکی کە لە ناو کۆمەڵگەوە هاتەوە بۆ ئێوە دەربارەی کار و چالاکیانیەوە عنی ماوەیەکی کەم نییە ئەم ڕێکخراوە دامەزراوە لێ ڕازین هەتا ئێستا باش زۆریش نە زۆر لێی ڕازی نین لەبەرەوەی
دەستگایەکی کە 4 ساڵ خزمەت بکات پێویستە بۆی زیاتر دام بکرێت هاوکاری بکرێت ئەمەش بە تایبەتی کێ حکوومەت هێرێمی کوردستانە بە بیکات لەبەرەوەی ئێمە ئەم دەستگایە کە خۆبەخشین بەڕاستی کالی چالاکوانی خۆبەخشی زۆر جیاوازە لە کارێکە تۆ بڕەموچەیەکت بەنێ بەرامبەر و پارەی ئەنجامی بدەیت من ئەگەر بە خۆبەخش بتوانم ئەو ئەرکە پیرۆزە بکەم کەواتە من ئەگەر موچەمە بێ زۆر زیاتر توانم ئەو کارە ئەنجام بدەم باشە لەبەرەوە ئینتیمانی شتمانەکەی وای لێ کردوم بابینە سەر ئەوانەی کە کێن سودمەندن لە کار و چالاکەکانی ئێوە هاوکاریەکانی ئێوە پێوەرێکی دیارەکەەوە هەیە بۆ ئەوی کە بۆ منە کەسێک یان فیئەکە پێویستی بە هاوکاریە جا هاوکاریەکە هەر جۆرە ناونیشانێکی هەبێت کێن ئەوانە دەتوانن هاوکار بن لە وەرگرتنی هاوکاریەکانی ئێوە ئەو کەسانی کە ئەبێت هاوکاری ئێمە وەربگرێت خاڵ یەکەم ئەبێ یان پێشمەرگە بێت یان کە سوکاری شەیدان بێت لە دوای ئەمان ئەگەر یەکێک بێت هیچ کام لەمانش نەبێت بەڵام زۆر پێویستی بۆ بێکەوە هەروە هانای بۆ دەستگای ئێمە هێنابێت ئێمە هەر هاوکاریەکەین لەبەرەوەی کورد و خەڵکی کوردستان و پێویستی بە هاوکاریە بەڵام زیاتر پێویستە پێشمەرگە و کە سوکاری شەیدان بێت لە دەرەوە ڕێکخراوەکان نێودەوڵەتیە هەماهەنگیتان چۆنە لەگەڵ ڕێکخراوەی دەوڵەتیەکانی NGO-کان ڕەنگە ئەوان بتوانن ینی بە ئاست و خەبارێکی جیاوازتر هاوکاری ئێوە بن هەماهەنگەکە بە شێوەیەکە کە ڕنگدانە هەیە لەسەر چالاکیەکانی ئێوە بەڵێ هەتا ئێستا هەماهەنگێکی باشمان هەیە لە دەرەوە بە ڕێز ڕزگاری شەعەلی بەرپرس سەرۆکی دەستگامانە لە بەریتانیا ئەو عیلاقاتێکی باشیە لەگەڵ وڵاتی بەریتانیا و زۆر سەردانی ئەکات بۆ ئەوەی هاوکاری کۆبکاتەوە هەتا ئێستا باش هاتووە بەڵام ئێمە پلان و پرۆژەی زیاترمان هەیە و ئەمانوێ باشتر بڕوە چییە ئەو پلان و پرۆژیانی لە قسەکاتە چەند جارێک ئەمە دووبارە کردەوە ینی هاوڵاتیان گەشتبین بۆی کە ئەم دەستگایە دەچێتە هەموو کوچە کۆڵانەکان بەڵێ بێگومان ئێمە پلان و پرۆژەمان هەیە کە ئەم دەستگایە بێتە ئەوەی کە لە هەموو ماڵێک لە ناو کوردستاندا هاوکاری ئەم دەستگای بۆ بنێردرێت ئەگەر هاوکاریش نەکرێت سەردانی رابێ لەلایەن ئەم دەستگایەوە بەڕاستی ئەمە چەندین سەردانی ماڵانەکەین ئەڵێ هیچم ناوێت بەس ئەم هاتنی خۆت هەموو شتێکە بۆ من واتە ئێمە لە ئێستا من خۆم لە سلێمانی و کولیقی سلێمانی مەیدانیە نەگەڕێم ئۆفیسێکمدانە ناوە دانیشتم خەڵک بێ بۆ لای من خۆم ئەچم ئاگەڕێم پێویست ناکە من دانیشتم کەسێک بێتە لام من خۆم ئەو پرۆژەیەم گرتووەتە بەر کە جارێ ئۆفیسم ناوێت ئەچم ماڵ بە ماڵی کوردستان ماڵ بە ماڵی شاری سلێمانی و دەوروبەری ئەگەڕێم و بەپێی توانای خۆمی دەستگاکەم بەپێی توانە هاوکاری یەکەم ئیترەوەی کە لە توانای من نیشانە بێت دەڵم ناتوانم سپۆنسەری سەرەکی دەستگاکە ئێستا کێیە بە یاریکراوی سپۆنسەری سەرەکی دەستگا بە تەواوەتی دیاریکراو نییە چەند کەسایەتیەکن زۆرن تا ئێستا دیاریکراونە بڵین فلان و فلانە بەڵام دووبارە داوا دەکەین لە حکوومەت یاریمی کوردستان کە هاوکاریەکی تەواومان بکات و بێ بە سپۆنسەری سەرەکیمان بۆ ئەوەی ئێمە هەر بەردەوامین لە خزمەتەکەمان و ئەگەری نەشی کات ئێمە هەر بەردەوامین لەبەرەوەی کەسانی باش هەن لەم دەستگایە کە پاڵپشتیمانەکەن و هەر بەردەوامیش ئەبین باشە بەنیازی کۆنفرانس کۆنگرە نین بۆ ئەوەی زیاتر ینی لق و بەشەکانی ئەوە نەشونما بکە ئەمە ئێوە لە سەرەتای کارکردندان بۆ لایانی کەم بتوان لەسەر پێی خۆتان بۆستن بەڕاستی زۆر کۆمەڵی خوێنی تازە کۆمەڵێک دەموچاوی تازە کۆمەڵێک گەنجی بەتوانە بێتە پێشەوە یان لایانی کەم ئەوانەی کە لە کاری خێرخوازی و ڕێکخراوەی دایانی شارەزایەکان هەیە بەڵێ ئێمە لە شاری سلێمانی تقریباً 5 مانگە دەست بەکار بووین نزیکەی 5,000 ئەندامان هەیە کە ئێمە فۆرمی خۆمان هەیە لە ناو دەستگایە فۆرمیان بۆ پڕەکەینەوە بێ بە ئەندامی ئەم دەستگایە و خۆبەخش خۆنەویستە و بەڵێن ئەدا کە لەم دەستگایە خۆبەخش بێت و خزمەت بە هەموو کوردستان بکات خزمەت بە پێشمەرگە بکات ئەو ئەندامانە چۆن دەتوان هاوکاری ئێوە بنیان تەنها ئەوەیە ئەندام و هیچی کەتەوە ئەو ئەندامە ئێمە کاری مەیدانیمان هەیە بۆ نمونە کارە مەیدانیەکە ئەوەیە ئەڵێن ئەمڕۆ هەڵمەتێکەکەین بۆ پاکردنەوەی شەقامی بۆ نەفڵان ئەو ئەندامانە کە تەلەفۆنیان بۆکەم هەمویان ئامادەی خۆیان دەربڕیەوە کە بێن خزمەت بکەنەوە ڕۆژە ئەمە جگە لە ئەندام ئێمە گروپمان دروست کردووە لە هەموو یعنی شار و شارۆچکەکان بۆ نمونە منتیقەیە گروپێکە منتیقەیە گروپێکی ترا منتیقی شارباژە گروپێکمان داناوە ئاواهی ئیتر ئەندامی خۆی هەیە و بەردەوام ڕوو لە زیادبوون ئەم ئەندامانە ئەڵێ لەبەرەوەی ئێوە سەر بە هیچ حیزبێک نین و تەنها خزمەت بە کوردستانەکەن ئێمە ئامادەیمان تیابین بە ئەندام و ئێمە زیاتریش خزمەتەکانمان بۆ ئەندامەکانیشە باشە ئەوانەی کە ئەندامی ڕستنین لە دەستگا کۆمەڵێک پێشمەرگەی زۆر بەهۆی شەڕی داعشەوە و شەڕەکانی پێشووتر بریندارن یا خۆی جۆرەکان پێویستیان بە
چارەسەری لە دەروی وڵات هیچ بەرنامەیەک هەیە بۆ ناردن دەروی ئەمان بەرنامە هەیە بۆ ئەوانەی شەڕی داعش کە سوکاری شەهید یان ئەوانەی شەڕی داعشن یاخود برینار و ئەوان ئێمە بڕم پارەمان دابین کردووە بۆیان بەڵام جیا لەوان کە پێشمەرگی ئاهینی ئاسایشن یان ئەوانە کە ئاساین ئێمە ئەتوانین کتابیان بۆ بکەین وەکو لە قستێمانی و لە قەکانی تریش هەرێک کتاب و مۆری تایبەتی خۆی هەیە کە ئێمە ئەو کتابی بۆ ئەەکەین و تەنسیقاتمان لەگەڵ نەخۆشخانەکانی هەولێر و سلێمانی و شارەکانی تر و دەروی وڵات هەیە بۆ ئەوەی چارەسەریان بۆ وەربگرن لەناوخۆ دەتوانن چیان بۆ بکەن و لە دەرەوە دەتوانن چیان بۆ لەناوخۆ دەتوانین بینێرین لە نەخۆشخانەکان لە نەخۆشخانەکان هاوکاریان بکرێت ئەگەریش لە 100 بۆ نمونە بۆیان نەکرێت یاتە لە 150 داشکەندنیان بۆ بکرێت واتە ئێمە ئەو تەنسیقاتانەمان هەیە لەگەڵ نەخۆشخانەکان باشە بۆ نمونە کاتێک یەکێک سەری ئەم بەرنامەی دەکات پێویستی بە هاوکاری ئەوە هەیە جا مناڵی شەهید بێ مناڵی پێشمەرگە بێ یاخۆت هەر چیفی ئەیەک بێ لێرۆ چی پێ دەڵێت من لێرەوە لە ڕێگەی ئەم کەناڵە بەڕاستی کەناڵێکی زۆر باشە کە ئاواهی ئەتوانێت ئەو دەستگایانە بخانەتە ڕووچکە ئێستا زۆربەی کەسێ ئێمە ناناسێت داوایان لێ یەکەم تکایە داوا لە هەموو خەڵکی کوردستان بە تایبەتی شاری سلێمانی من وەکو بەرپرسی لقی سلێمانی بەڵێنیان پێدەم کە هەر هاوکاریەک بە ئێمە بکرێت چ لە ڕووی تەندروستی چ لە ڕووی مادی چ لە ڕووی معنەویەوە ئێمە بتوانین هاوکاریان بکەین و ژمارە تەلەفۆنەکەشم دابنێن بۆ ئەوەی پەیوەندی بۆ ژمارەوە بکەن و لە خزمەتیان نابم ئەگەر هەر هیچیش نەکەم من ئەتوانم سەردانیان بکەم ناوی خۆیان لەلای ئێمە هەبێت وڵا لەسەر ئەو هاوکاریەکەم بە دوایین پرسیار بەڵێ چەند جۆر هاوکاری پێشەش دەکەنیەوە ئێستا ئەوەی کە دەتوانێتان هەبێت ئێمە هاوکاری خواردن باشە ئەرزاق قوشتکەیت ئێمە هاوکاری عەرەبانی کەمەندامان ئەتوانین عەرەبانیان بۆ دابین بکەین هاوکاری تەندروستیش لە لەگەڵ نەخۆشخانەکان تەنسیقمانێت توانین هاوکاریان پێشکەشکەین زۆر سپاس بۆ شاگۆڵ دڵشاد بەرپرسی لقی سلێمانی دەستگای نێودەوڵەتی پێشمەرگە سپاس بۆ ئامادەبوونیت سپاس بۆ بەڕێزیش سپاس بۆم دیدارە دووبارە بەخێر بێت زۆر زۆر سپاس مەمنون بینەرانی بەڕێز و خۆشەویست ساتەوەلێکی دیکۆ بەرنامەیەکی دیکە بەخواتان ئەسپێرن خواتان